حکوومەت و پەرلەمانی کوردستان 5 سکاڵایان لە دادگای فیدراڵی عێراق دۆڕاندووە. سکاڵای شەشەمیش سەبارەت بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان لە قۆناغی دادبینیدایە و چاوەڕوان دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا یەکلایی بکرێتەوە. ئەو سکاڵانەی حکوومەت و پەرلەمان دۆڕاندویانە لە دادگای فیدراڵی پێگاتون لە هەڵوەشاندنەوەی یاسای نەوت و غازی هەرێم، ڕەتکردنەوە و بەنادەستوری دانانی مادەی 46 یاسای وەزارەتی خوێندنی باڵای هەرێم و بڕگەی دووەمی مادەی 2 یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم، هەروەها هەڵوەشاندنەوەی یاسای خانەنشینی ژمارە 27 ساڵی 2006 هەڵوەشاوە، بەنادەستوری دانانی مادەی 18 هەمواری یاسای باری کەرسێتی هەرێمی کوردستان. دادگای فیدراڵی عێراق لە 9 ئەندام پێگاتووە: 5 شیعە، 2 سوننە و 2 کورد. 2 ئەندامە کوردەکە لە پشکی پارتی و یەکێتین. بە پێی مادەی 94 دەستوری عێراق بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی بنبڕ و پابەندکەرن بۆ سەرجەم دەسەڵاتەکان. هەروەها بەپێی مادەی 36 پەیڕەوی ناوخۆی دادگای باڵای فیدراڵی ژمارەیەکی ساڵی 2022 جێبەجێنەکردنی بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی خاوەنەکەی دووچاری لێپرسینەوەی سزایی دەکاتەوە. چۆن دادگای فیدراڵی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە؟ لە 15 شوباتی 2022 دادگای فیدراڵی یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە. ناوڕۆکی بڕیارەکەی دادگا دەڵێت نادەستوری بوونی یاسای نەوت و غازی هەرێم و هەڵوەشاندنەوەی پابەندکردنی حکومەتی هەرێم بە ڕادەستکردنی تەواوی بەرهەمینەوت، پێداچوونەوە بە هەموو گرێبەستە نەوتیەکان پشکی هەرێم لە بودجەی گشتیدا دیاری بکرێت بە جۆرێک گەیشتنی بە هاوڵاتیانی پارێزگاکانی هەرێم گەرنتی بکات. ئەو مادەی دادگای فیدراڵی لە یاسای وەزارەتی خوێندنی باڵای هەرێم بەنادەستوری دانا چی لە خۆ دەگرێت؟ دادگای فیدراڵی لە 17 ئازاری 2022 مادەی 46 لە یاسای ژمارە 10 ساڵی 2008 وەزارەتی خوێندنی باڵای هەرێم ڕەت کردەوە. مادەی 46 یاساکە دەڵێت تەنیا زانکۆ تایبەتمەندە بە یەکلاکردنەوەی سکاڵاکان کە پەیوەندیدارن بە قبوڵ، گواستنەوە، ئەزموونەکان و سزا بەرزەفتیەکان کە بەسەر قوتابیاندا دەسەپێ و فەسڵکردنیان بەهۆی دەرنەچوونیان لەگەڵ هەڵسەنگاندنی بڕوانامەکان و پلە زانستیە عێراقی و بیانیەکان کە لە دوای قۆناغی خوێندنی دواناوەندی دێن لەگەڵ داواکاری بەخشینی نازنا و بڕوانامەی زانستی و فەخری. بە پێی بڕیاری دادگا و مادەیە دژی مادەی 100 دەستوری هەمیشەیی عێراقا کە دانانی پارێزبەندی بۆ یاساکان یاساخ دەکات و مافی تانەدان و سکاڵا و پەڵبگرتن کراوە دەکات. ئەو مادەی دادگای فیدراڵی لە یاسای کۆمیسیۆنی هەرێم ڕەتی کردەوە چی لە خۆ دەگرێت؟ دادگای فیدراڵی لە 4 دەی 2022 بڕگەی یەکەمی مادەی دووەمی لە یاسای ژمارە 4 ساڵی 2014 کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی ڕەت کردەوە و بەنادەستوری دانا. بڕگەی دووەمی مادەی 2 لە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم دەڵێت کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم تاکە دەسەڵاتە کە ڕێکاری هەڵبژاردن و ڕاپرسیەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەنجام دەدات. بۆچی دادگای فیدراڵی یاسای خانەنشینی هەرێمی هەڵوەشاندەوە؟ لە 23 2022 دادگای فیدراڵی لە دۆسەی خانەنشینانی هەرێم بڕیاریدا بە نادەستوری بوونی جێبەجێکردنی یاسای خانەنشینی ژمارە 27 ساڵی 2006 هەڵوەشاوە لە هەرێمی کوردستان و پابەندکردنی داوا لەسەر کراوان، مەسرور بارزانی و ئاواتی شێخ جەناب بە جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرت و ژمارە 9 ساڵی 2014 هەموار کراو. بە پێی یاسای خانەنشینی عێراق کەمترین موچەی خانەنشینی 500,000 لە کاتێکدا لە هەرێم ژمارەیەکی زۆر لە خانەنشینان مانگانە تەنها 220,000 وەردەگرن. ناوەڕۆکی ئەو مادەی یاسای باری کەسێتی هەرێم کە دادگای فیدراڵی هەڵی وەشاندەوە چی تێدایە؟ دادگای فیدراڵی لە 30 2022 بڕگەی پێنجەمی مادەی 18 لە یاسای ژمارە 15 ساڵی 2008 باری کەسێتی هەرێم ڕەت کردەوە و بە پێچەوانەی ڕێساکانی شەریعەتی ئیسلام و مادەی 2 دەستوری عێراق لە قەڵەمیدا. بڕگەی پێنجەمی مادەی 18 یاسای باری کەسێتی هەرێم دەڵێت
ئەگەر مرد ژنێکی دیکەی هێنا ژنی یەکەمی مافی لێک جودابوونەوەی دەبێت. سکاڵاکەی درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چی بەسەر دێت؟ فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و پێگاتەکان لە 9 دەی 2022 تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانیان بۆ ماوەی ساڵێک درێژ کردەوە. دوای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکومەت و سەرۆکایەتی هەرێم، دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان لە دادگای فیدراڵی سکاڵای تۆمار کرد. لە سکاڵاکەدا داوا کراوە دادگای باڵای فیدراڵی بڕیار لەسەر نادەستوری بوونی یاسای بەردەوامبوونی خولی پێنجەمی پەرلەمان و کۆتاییهێنان بە ویلایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و حکومەت بدات. دادگای فیدراڵی 18 دوانزەی 2022 یەکەم دانیشتنی لەبارەی سکاڵاکە بەڕێوە برد. بڕیاری کۆتایی لەو بارەیەوە بۆ 15 2023 دواخست. ئەمە لە کاتێکدایە پێشتریش دادگای فیدراڵی درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقی ڕەت کردەوە و کارەکانیان تا هەڵبژاردن ڕاگیراون.